پایتەخت میدیا مێردە نوێکەی لاڤە مەلا بەختیار هاوسەری پێشووی بافڵ تاڵەبانی ئاشکرا دەکات. دوای کێشە و مشتوم ڕامبەردەوامەکانی لاڤە مەلا بەختیار و بافڵ تاڵەبانی دوجار لاڤە بڕیاریدا لە بافڵ تاڵەبانی جیا بێتەوە. بە پێی زانیاریەکانی پایتەخت میدیا هەموو شتێک لە نێوان لاڤە و بافڵ کۆتایی هاتووە و لاڤە خەریکە شوو دەکاتەوە. پایتەخت میدیا لە سەرچاوەیەکی نزیکی هەردوو بنەماڵەوە زانیوێتی لاڤە مەلا بەختیار هەرکە لە بافڵ تاڵەبانی جیا بۆتەوە یەکسەر کەوتۆتە پەیوەندیەکی خۆشەویستیەوە. ئێستا بابزانین ئەو سوارخاسە چێیە کە دەبێتە جێگرەوەی بافڵ تاڵەبانی و ئەسپ سواری خەونەکانی لاڤە مەلا بەختیار. بەپێی زانیاریەکان لاڤە لەگەڵ کوڕەپورێکی خۆی بە ناوی ئارام گەڵاڵی ژوانی بەستووە. پایتەخت میدیا لە زمانی سەرچاوەکەیەوە زانیوێتی کە ئارام گەڵاڵی لە منداڵیەوە باوکی کۆچی دوایی کردووە و دواتر بەهۆی شەڕی ناوخۆ ڕویان لە سوید کردووە و دوای بەدەستهێنانی چەندین بڕوانامە چۆتە ئەمریکا و ئێستا لە زانکۆی هارڤارد پرۆفسۆری یاریدەدەرە و توێژینەوە لەسەر دۆزینەوەی شێرپەنجەی مێشک دەکات و خاوەنی خەڵاتی ڕۆشنترین مێشکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەم هەموو سیفەتە وایان کرد کە لاڤە لە دۆخی ناجێگیری بافڵی مردیەوە ڕووکاتە خاوەن بەهرەدارترین پیاوی کورد. پەیوەندی لاڤە و ئارام هێندە چۆتە پێشەوە کە بڕیار بدەن لە چەند مانگی داهاتوو بە ئامادەبوونی کەس و کار و خزمە نزیکەکانیان بچنە کەژاوەی هاوسەرگیریەوە.